ئەوە گەلی دەبرایان و گەلی دە جەماحەتێ ئەوە گوێ بدێن لەبێ حیکایەتێ دابۆوە گێڕم باسی دوو جوانی لە دنیاە دوو عاشقی لە قیامەتێ ئەگە لە دنیا پێک نەدەڕۆمانەوە دەچوونەوە لە بۆ مۆدیدار ئاخرەتێنێ ئای پەنهام وەبەرتۆوەی خالیقی گەورە و خەفورە سێپەریم دێن لە ڕێو ڕێبازی دەدوورە دێت سەرخان دەدەن لەسەر کۆشک و پەنجەرە و شانشینی دەمەمی کوڕی برایم پاشای هێمەنێ دەیێنەوە لە بۆ ژوونی و دوورە ئای پەنهام وەبەرتۆوەی خالیقی گەورە و بەتەنێ سێپەرین دێن لە شاری دەخۆمەتەنێ دێن سەرخان لەسەر کۆشک و پەنجەرە و شانشینی دەمەمی کوڕی برایم پاشا یەکەی هێمەنێ ئەوە سێپەری ناڵ لەبڕان لە گەلی گەلیانە ڕوان دەکەوتەوە دە مەملەکەتی هێمەنیا بۆمانە خوشکێ گەورەم دەگوتەوە بە خوشکانە دەگەڕە بیزێنێ دەبن لە خوشکانە عسەریم و بێوێتەوە بە قوربانی سەرانە دا ئەمەندەم پشکنینە چوار قوڕۆمەکانە خۆ من نەم لەبی وەکو ئاغامی دەمەمی لاوچاک و ئەرنۆ جواب ئەنا سەد بری بەبری دەخولار بوویارە ژنێک بوویا بە کاغامی دەمەمی لاوچاک و نۆجواندا شۆن بکردا بە جووتوو بوو نەوەک دووبین بە ئامل ئەو جا خوشکێ نێوەنجیم هەڵدەدات دەیگوتەوە بە خوشکانە دەگەڕە بیزێنێ دەبن لە خوشکاوەمان و سەریم و بێ بە قوربانی سەرەوەنە ئەمن ساڵێکی هەڵدەبڕام لەگەلی پەریانە ڕووم دەکەوت دەمەم لە کەتێوێکی ئەوە پیان دەگوت چزیرە بۆ تیامانە ژنێکی لێبوو خاتوزیم خوشکێ میردێندینی میراودە لەمۆان ئەو گەلێگەلێک لە کاکەمە میلا چاکرە گەلێگەلێکێ زێدە جوانە بامەمە بیەمە نێبدەین لەسەر باڵا بوون و چی لەوان کەینەوە بە جووتوو بوو نەوەک دوومین بە ئامانە بلەنیە ئەوە خوشکێ گچکە لەم هەڵدەدەم تێدەگوتەوە بە خوشکانە دەگەڕە بیزێ دەبن لە خوشکان و سەریم و بێ بە قوربانی سەرەنە ئەمن ساڵێکی لە دەوری پیر و پێشینان هەتا دەگات بە ئاخیری زەمانە خۆ من قەتم نەدەدی پیاوان بە بووکبەرن لە بۆ ژنامانە ئاژەنیان لە بووگرێنەمانەوە لەوە پیاوانە ئەنجا قسە خوشکێ گچکە لە ڕەڕوندە سەلامان دوو بەتڵێکی شەوێرەم دەجو دوو بەتڵی بینی دەماوە ئەوە پەریان شەقەیان لە باڵی دەخۆ دەهەنەماناوە زۆنە دەچوو ڕێ حەولمانگان دەبوو لە خان و بەرەی خاتو زینیان دەکردەوە سڵاماناوە جاگە دەچون مور بێ خەویان لەسەر سنگ و مەمیە دە خاتو زینیەدادەناوە بە دوو حایدە ساڵح و حەوڵان و لەسەر باڵی دەخواردەنا دەگەڕەوەەوە وەی بەدوە ئاوە ئاگادایانێنا بەژنیان دەگەڵە بەژنێ ئاغامی لەمەمی بەجووتی بوو بە ئاملەمانی ڕادەکێشە ئەنجا باەکی سەحرەواری لە سنگ و مەمیای دەخەوات و زینە دەدەمەوە تۆزێک لە عاڵ و باڵی خۆی لە بژوێرەناوە ئەگەر زەنی دەکردێ یەک نێرە زەلەمی دەگەڵ دەجێ لە ڕەما دەکشاوە دەنگی دەدەوایە زەلەڕۆمی دەوە زەلەمە چەندە لە قینە چەندە لە گوڕی قاستی ئەوە بوو وەرگی خۆی بەدڕی ئایدەگو زەلاوە مەدەوە زەلامە مەدەتوب زەمەوانە چەندە پیاوێکی نائەمینی
ئەمن یەستادەم دەدەمە فەڕاش و جەلابی دەکا کە مژدەبیوینی ناخۆت لە چاڵ و زیندانی دەکاکی من دەما ببیوینی دایگوت وای زەلام ئامەدە وە زەلام ئامەدە تو بزانە یەندە وێندە پیاوێکی خەرابی و یەندە پیاوێکی پینیسی ئەمن یەستادەم دەدەمە فەڕاش و جەلابی دەکا کە مژدێنینی داخۆت لە چاڵ و زیندانی دەکاکی من دەما بنەواسی ئەوە ئەگە ئاغامی لەمە من خەبەر دەهاوات و دەیگوتە تو بزانە ئەمن چەند پیاماوی چاک بوو یەندە پیاماوێکی خاسم دوڕێە ساواغ و یەکرمێش دەناسم لەوان بەحران گەلێکی قەواواسم بەڵا تەعەجوبێکی دەبینم نەتۆ نەکاکی تۆ خۆش نانەواسم دایگوتەکە نازاوانی ئەو سەپیەسێوە سەپیەسێوە سەرلکانە بەرخە کۆرپەیە لە پێشمێگە لەمانە ئەگە نازانی خاتوزینە خوشکێ میژدێندینی میراو لەمانە ئاگا بە مەملەکەتی نازاوانی ئەوانە چزیێ بۆتیانی نەبوو یاد دەڵێ لیان بوو مشت و مەڕاوی گوتە تواتوێ سەرجێ من هەیە گوت نەخێرە تواتوێ سەرجێ من و کتی وا ناکەین ئەمن بانگی کەنیزەکی لە خۆ دێڵە مەتۆر بانگی نۆکەر و فەڕاشی تخۆ دێڵە ئەو دەمی معلوم دەکادا خوا من هاتوومە سەرجێی تو یا تواتوێ سەرجێی من یا دەڵێ دە وەختیدا ئاغامیرە مەمی لێ نزیک بووە تاریک بووە ئەگە هەنیشت دێڵێ ناوەتەوە نیشتی وەلوتم ئاغامیرە مەمی کەوتۆ خوێنی ڕاستاوە ئەنجاکە خاوات و زینێم دەگوت دەوای کاماوارەکەرێ دەوای کاماوارەکەرێ نێنێوی مەلەگە ڕەیحانە داگەڕەبی سەر و بابانیان بەرێ بنەوان کوپان هەر لەبی دەخەم خاوانە خۆ من نازاوانم ئەونێ لە زەلامەتیا تۆتەوە وەری لە ژوانانە ئای دەگوت کاماوارەکەرێ دەوای کامارەکەرێ نێوی شاسەفی دەگەڕەبی سەر و بابانان بەرێ بنەوان کوپان لەوی دەخمیە خۆ من نازانم ئەونێ لە زەلامەتیا لە ژوانانێ دەئاتیمیە ئەوە کەسی بەدەنگیەوە نامانە جاجا دەکا غامیرە مەمیم دەگوت بەنجیوی نەدەوای بەنجیوی نە ڕەنجینە داگەڕەبی لە قەوەتی ئاغا خۆت کەویوی نەدەستە بەر ئافتارێکم ئاوە لە بۆ بیبینە ئەو شۆزیان لە شەواوە لە دمی ئاغا تۆمی جادە بۆ دڵە پێگەن لەوی دەخوینە بەڵا تو خواداوانێوە گەڕێ بەد باوە ڕەنجینی مەبینینە ئاری بەنجینەم دەگوت ئاغامیرە مەمەوە چ بۆ چە قەوماوە و بەتڵێکی شەمم دەچود و بەتڵی دەماوە دەستم لەسەر خەنجەرێ نۆمۆرەیدا نەناوە دایگوتی جنە قەوماوە بەڵا ئەو شۆزان لە شەوان میوانێکی عەزیز و خۆشەویست خودای دەیدایەوە دەڵێ نەخەیرە ئەم بێختی باوەڕێ بە تۆ ناکەم دەزان پاشدە زیانەنە تو پیاوێکی گەورەی بۆ دزیاتووی معلومی شەکە تۆ پاشدزە دەگەڵ تا من بێختی لە تۆ قبوڵ ناکەم لابتیە گەوا ناکەی هەر کەسە بە هۆدە و بەڕێ خۆڵ دەڵێن ئەو دەمی هەڵدەستین ڕووناکایەکی پەیدا دەکەین زاندا خوا من هاتوومە سەرجێ توێ سەرجێ منکی بەڵێ زۆر چاکە ئاری جاجا تو زینێم دەگوت دەوای کاماوارەکەرێ دەوای کاماوە تو نازاناوانی ئەمن ئەگەوە کاکی خۆم لە بە جوز دەکردم هۆدە بەڵە خاماوانێک لە دێ بەرێوێ ئاوێکی تێداوە ئاگە بە هەموو دەمەی کارەکەن و کەنیزەکەنی زەکی دەوێت لە بۆشت و شۆمۆرێ دەچنەوە سەرێ ئای دایگوتە تو نازاناوانی وە نەگەڵ من باکاکی خۆم لە بۆ جوز دەکردم هۆدە و باڵەخانێک لە چوار باواخی بە هەموو دەمێن بولبول و حەیرانۆک تێدا دەکردنەوە وەنیەنی ئاواخی ئەوجا ئاغامی لەمە میشم دەگوتە تو نازانێ من نەگەر بابیم لە بۆ جوز دەکردم هۆدە و باڵەخانەوانە لە بنەوەی تەوی لێ و جێی وشترانە
أولا سري سينا هم للاكم لدادنا كلام كتابي دفقران وللاكم لهالدنا وكويد الزبان إذا الزبان للايدي لهالدنا وسنشك أصلح الذي دفياوانا آتونا ذهبان يمن قربابي خم لبودو ذكرتم هودا وبالا خانك بجوي بحليشيني دادا نوري هم الروجي لدكم ورا لسيان وشبي لدكم را لبوموري بهم جميعي جوان الله يدي إكسان علو دو صالة دقلنا وكوموري دلائق ويقول جوان الله نسيان بكورا كورا كالكتي بروانا تنزو لي داخوا ولا كيود ليون داكي خوان ليون بو داكي خوان ما ذكر كيما لازم بوان حكايتان ناكا هستا ما دام كي تولي هودو بري خود بلدي بين روناكا كي پیدا كويستا كال لتاريكي بون زاد لخاتو زين زور هوستا سري خويدا دارو ديوالي كتا هيج بو معلوم نبو كيني الرقابة كيودا يا روناكا يشون پیدا دبي چونك شارزان بو آغامي لما مقا هلستا لراست خومومي دا جسانا قرشان بيكتركو هادو كان بطيري عاشق رفتاري يكبون زاد لخاتو زين كي آغامي لما مكاري پريان وكن يكيان خستوين إستا اشكرا يندي شونا ماوا با ننوينەوە سبحینە دوو کەسان چاپێ بکەوین تازە ئەمنیان بۆ ناچمەوە ئەمما ئەگە خەون لێ بکەویتەوە تازە ئەمنوت و بۆ یەکتر نابێت دەڵا ئاغامی لەمە مکتی خانم لەوێ قسێمە دوێ ئەگە خوایدا پاڵوەدە تازە قسە لەسەرەوەی مەکە ئینشاڵڵا هەر بۆ یەک دەبین دەڵێ کتی ئاغامی لەمەم ئەگە هەر دەڵێی دەنوینەوە بێنە دەسەر سەڵ و ئەنگوستیلانم پێوە گۆڕا ئەگەر لە پەیسەرانم نێ ڕۆژێ ئەگەر دیوان دەگیرێ من شکایەتێ لە خزمەت خودای تەعالا لێ دەکەم جا دەڵێ هێنا دەسەر و ئەنگوستیلان پێک گۆڕینەوە ئەو جاشیری ئەڵکێشا ئاغامی لە مەمی لای دەستکی دەستگی خاتوزینێش لای نوکی دەستگی خۆیش لە پشتێن دێ بەرەژێر لێک بۆ دوور کەوتن لە پشتێن دێ بەرەژێر باسکیان بۆ یەدی کردن بەسەرین دەڵێ لە پەریان دوعاکردن و لە مەلایکەتان جوابدن و لە خوای قبوڵکردن و پەڵەخەوێکیان بەسەردا چاویان هەڵنەداتن دەڵێ پەریان لە سەرباڵی دەخۆیان ناو بردیانەوە مەملەکەتێکی زیرێ و بۆتیان وا دەڵێن ڕێ حەوت مانگان ڕێ دوور بووە ئەو جا بێنێ سەرکاری ئاغامی لە مەمی ئاغامی لە مەمیش کوڕی برایم پاشای هێمەنێ بووە دەڵێن برایم پاشای هێمەنێ جارێکی لە ڕاو ڕاوەشکارێ بووە مەحزونیەکی بە دڵی هەڵاتووە فرمێسکی هاتوون هیمەت و بەرەکەتی عازر حەزرەتی خدر تووشی بووە لە چۆل و کێوێکی فەرموویەتی بۆ دەگری برایم پاشا توێ ڕوحم بە سەلەقەت بێ گە توو بزانی من برایم پاشام دەزانی بۆ چ دەگریم فەرموویەتی جا من چ بزانم بۆ دەگری عەزی کە ڕوحم بە سەلەقەت بێ من کابراکەم پاشازادم حەوت کوڕم بوون هەر حەوتیان بە عیشقەتیە مردوون ئێستاش کابراکەم هیچ ئەولادی نێرینە منین سبحین ئەگە مردم کابراکی سەروەتمەند و هەر کەس ڕاستێکیدا شتێک دەنووسێ جا دەڵێن دەستی بردووە لە سێوی دەباشتە یەک سێوی وێدا فەرموویەت یەکە چوێەوە لە تیکە لەتێکی بەخۆت و خێزانی بخۆ لەتێش بیدە بە وەزیری لەستە و ڕاستێ ئینشاڵڵا خوا ئەولادێکی نێرینە و دەداتێ واو عەرز دەکەم دەڵێن میرەمەم و بەنجینە لە سێوێ بەهەشتێ بوون هەرچی بەنجینە بووە کوڕی وەزیری لەستە و ڕاستێ بووە هەرچی میرەمەم بە کوڕی برایم پاشای بووە ئەگەر خەبەریان بۆ بابی ئاغا میرەمەمی برتیان بابە ئاغا میرەمەم سبعینی ئەگە هەڵستا لەوێ بانگی هێشتی بەنجی نام ئاوێم بۆ بێنە دەستودەمی خۆرەشەمەگە تەماشای دەستی کرد ئەنگوستی لە دەستی بۆ ئەنگوستی لە یەخۆ نەبوو یە خاتوزینێ بوو دەستی بن دەسڕی هەڵکێشا دەستودەمی خۆ بەسڕیتەوەگە تەماشای کرد دەسڕەکێش عەکسی خاتوزینەی پێوە بوو دەڵێ هەر ئەوەندە بوو چای بە دەسڕەکێ کەوت و بێهۆش بوو ئەو جا خەبەریاندا برایم پاشام کیان بابە ئاغا میرەمەمیش دەردی ئەوەی دیکەی گەیشتۆتە ئێستا دەمری ئەو جا چون تەماشای ئەوانە کە تەماشای ڕمڵ و وستوڵابانیان دەکرد کتیان داخوا چیە چینە کتیان بابە لێی مەترسن کاری ئیشقەتێ ئینشاڵڵا چاکیش دەبێت جا ئەو جا دایکی لەبن سەری دانیشت و پێڵ گوت ئەوە دایکی ئاغا میرەمەمیم دەگۆڕۆمەوە وەڵا میرەمەما ئەوە دەتو چاو لە بۆ دایکێ خۆت هەڵبینیەجیێنا ئەمن لە بۆت هەڵدە بەستم کەڵەکەوان دەگەڵ گەمیان ئەوانە لە بۆت دەخوازم بە زەڕی دەسورکتێ پاشەوە وایەکەی قەڵی زەنجێڵەنا ئای دەگۆڕۆوە بۆڵە میرەمەمەیان دەتو چاو لە بۆ دایکێ خۆت هەڵبینە من لە بۆت هەڵدەبەستم کەڵەکێ دەگەڵەوێ جسرێوێ لە بۆ داوێمە بەحرێ لە بۆ دەخوازم بە زێڕی دەسووتێ پاشەوە یەکەی میسرێ دایگوڕۆوە بۆڵە میرەمەمە تو چاو لە بۆ دایکێ خۆت هەڵبینە ئەمن لە بۆت هەڵدەبەستم کەڵەکان هەر دەگەڵەوان گەمیان ئەوانە لە بۆ داوێمە بەحرانە لە بۆ دەخوازم کچێ پاشەوە یەکەی دیان و بەکرێ ئەمامێ دیانە
ئەوە باوا بیمیرە مەمی دەگوڕەوە بۆڵەت و لە من نەبووی بۆچی وا بێغیرەت و بێعورە و بێنێ ئومێدی دەت و دەست لەسەرنێ لە پاشا ڕاحەتا دەگاتەوە بە مەلایب دەگاتەوە بە قاوازی دا بابی خۆریەک و حوتت بە زێری دەسوو لە بۆ بخوان ئاوازی ئەوجا ئاغامیرە مەمن چاوی هەڵدێنا دەیگوندەوایە گیان لە بۆم هەڵمە بەستەکەڵەکەم دەگەڵ جسرانە لە بۆم مەخوازە کچێ پاشا دیان و بەکرێ ئامێدیانە لە بۆم هەڵمە بەستەکەڵەکێ لەگەڵ جسرێ لە بۆ مەخوازە بە زێری دەسوو کچێ پاشا یەکەی میسرێ ئای بابە گیانە من گەلێک منداڵ بووم دەبوومەوە بە میرزا لە میرزا شەڵ بە بردەم دەبوومەوە بە پاشا دەشبووم بە قاغازی ئامن قەتمە تو نەدەدی چژنان لە بۆم نیمال بەدان و خانە خەنە بخوازی ئاگا نازاوانی یارێ من سەپیە سێرێ لەسەر لکانە بەرخە کۆرپەیە و لە پێش مێگەلانە ئاگا نازانەوانیەوە خات و زینە خوشکێ میرزێندینی میرادەلانە ئاگا بە مەملەکەتی نازانەوانی ئاوا لە چ زیرێ بۆتیانی یا دەڵێ گوتیان کێ هەیە نەوێکی زیرێ بۆتیانی بزیێ برایم پاشا وتی بڕۆن جار کێشن لە ئاهلی شاری هەر کەسی وتی نەوێکی زیرێ بۆتیانم بیستۆ سەری ببڕۆن جا دەڵێ گەڕان پیاوێکی پیری ئیختیاریان دێوە وتیان خاڵە نەوێکی زیرێ بۆتیانم بیستوە تی بەڵێ من بە کاروانی حەوت شەو حەوت ڕۆژان لێبوون ئەوەندەی گوت و حەمری تەواو بوو ئەودا دەڵێ ڕەسەر بابی دامی لە مەمێکی ژنم دەوێ ئیستەلەم ئەویش نەبێ نامەوێ ئەوجا بانگی وەزیری وەزەڕان یەر برایم پاشاوتی تەکبیر و مەسڵحەتی ئەو کوڕی چێکتیان برایم پاشا ئەو کوڕی تۆ لەوێ ڕۆژێوە ئەگەر لە 6 ساڵی ڕابردووە دەبەر خوێنێت ناوە ئەودا ئەگەر دەستی لە خوێنی هەڵگرتووە دەستی بە ڕاو ڕاوەشکارێک کردووە خۆ ڕۆژێوە نێو شاری نەکەوتووە هیچ کەسی نەدیوە ئێستاش تەکبیری وەیە جارچی بنێریە سەر منارێت جار کێشی لە ئاهلی شاری هەر کەسێکی خۆ بە ڕعیەتی تۆ دەزانی سبحەینێ بێن زەماوەندێ بگرن میرە مەم و بەنجینەش دەچن بۆ ڕاو ڕاوەشکارە سێوێکیەوە بەنجینەی دەن ئێوارێکە هاتنەوە سێوەکەوە ئاغامیرە مەمیدا بێوە نێو زەماوەندێکەوی هەر کەسی پێی چاک بوو پێی دادا بە ئێک ژنی دادا ژنێ مێردی بێ فەورەنی بۆ بە تەلاقدان دەدەین کچ بێ فەورەنی لێمارە دەکەین ئەقەلەن ئەگەر ئەو هەموو حالە مەشکۆ بۆوە دڵی کەسێک هەر دەگری جا دەڵێ باو دەستوران جارچی نادە سەر منارە هەر کەسێکی سبعینێ بێت بۆ زەماوەندێ لە مەیدانێ ڕابوەستی بەڵێ جادەڵێ چوون جارچیان نادە سەر منارێ سبعینێ زەماوەندێ دەستی بە گەڕانێ کرد و بەنجینە و میرەمەمیش ڕۆیشتن بۆ ڕاو ڕاوەشکارێ ئێوارێگە هاتنەوە وەکی من عەرزیوەم کرد باو جوورە زەماوەند دەگەڕا بە چەندەستا لێی پرسی گوتی بە میرەمەمیکتی ئەو بەزمە چێکتی قوربان ئەو بەزمە بۆ تۆ سازکراوە ئەوەش سێوبەت دەمێ هەڕۆوە نێو زەماوەندێکەوە بەڵا هەر دەبێت بە ئێک ژنی دادەی دیقەتێ خۆت بگرە کێت پێچاک بۆ پێی دادا ژنێ مێردی بێ فەورەنت بۆ بە تەلاقدان دەدەین کچ بێ فەورەنت دێمارە دەکەین دەڵێگە وای زانی سێوەکەی لێ وەرگرت و کێدی لەبەر خەنجەری هەڵکێشان نێوێ سێوەی کۆڵی و بە قەڵپوزی زینی ڕۆکرد و دەڵێ تەختی نێوچاوانێ وێ کرد نەزەری لە هیچ کەس نەکرد دەڵێ تا چۆ دەژووری حەسارێەوە ئەنجا دەڵێ شایی بڵاو بۆ کتیاندا بە ئاغامیرە من بە کەس قایل نییە ئەوجا ڕەسەر بابی دا ئیسەلەم کەژنم دەبێت دەڵێ دیسا وەزیری وەزەڕای کۆکردنەوە وتی تەکبیر و مەسڵحەتی ئەو کوڕی من چییە وتیان برایم پاشا ئایا پەریان خۆیان نیشان داوە ئایا خەونی دیوە شتێکی هەر هاتۆتە بەرچاو ئێستاش تەکبیری ئەوەیە بێنی لەشکر و سوپایەکی بێعەد و حیسابی بۆ سازکەی بڕوا چەند قۆناغان دەڕوا هەر قۆناغێگە شەوەی لێمایەوە 1000 سوات 2000 سوات بگەڕێتەوە ئەگەر لەشکر و سوپای دەگەڵ کەم بوو ئەویش قەت نەگەڕاوە ئەو هەوای کە دەکەلەیدا هەواکەی دەفع دەبێ ئەگەر ئەو هەواش دەفع بوو هاتەوە ئەمە هەر پاشازادێکی بچینەکنی ژنێ نەداتێ بۆ ئاغامیرە مەمی جا دەڵێ جارچیان نادە سەر منارێ هەر کەسێکی دەنکەجۆیەکی پاشای خواردووە سەبحەینێ بە مەسەلەحی تەواوە بێ لە مەیدانێ ڕابوەستی لەشکرە ئەو زاداکی ئاغامیرە مەمی هەڵەستا ڕۆیی بۆکن میرە مەمی ئەوەدا هەواکی ئاغامیرە مەمی ئەوەدا چۆلە بۆکن ئاغامیری بیرە مەمی دەگۆڕۆمە مۆڵە میرە مەمەجیاوانە دەبنی دەدەڕانی دەتۆمدا جابەن و شیری خاڵداوە و 100,000 جار لە ڕەحەی دەتۆم ببێتەوە بڵەوە
ئابۆ سەفەرەمە چۆ بە قسێداکی خۆکەوە گەڕێنێرەوە بەدواوە دایگوتنەوایە گیان بەو خودایکەم عەرز و حاسمانی دانە ئەو سەری هەڵم گرتۆ تا یارێ خۆم نەبینم بە چاوە ئەمن ناوە گەڕێمەوە بەدوانەوە ئەوجا ئاغامیرە مەموو بەنجی بینەمەگە دە پاش و پێشی دە لەشکری دەگەڕان و سەر حیسابی دەبوونەوە 12,000 سوابەوە عاری بە دەفتەرە هێندێکان دەگوت دەوەچرا و هێندێکان دەگوت نەخەیر فەنەرا هێندێکان دەگوت شەمسە هێندێکان دەگوت قەمبەرە ئەوە داکێ دەگوت بەخوای نەچراوە دەو نەفەنەرا نەشەمسە و نەقەمبەرە ئەوە کاکە مەمی کوڕی داکێ خۆیەتی سابارەتی بەتڵەکەی خۆ بەدڵەکەی خۆ بەتەوە تەفرەقە و دەربەدەر جا دەڵێ ئەو جاردەکە پشتیان دە ئاوەدانیان کرد و بەریان دە چۆلیان کرد و دەڵێ چەند شەو و ڕۆژان ڕۆیشت چەند قۆناغانمانەوە هەر جێگای گەشەوەی لێمانەوە 2,000 سواری لەگەڵ گەڕایەوە نەیکەی نەحیکا دەڵێ شەوێکی گەڵستا ئیلا بەنجینە نەبێ بەخۆ بە شیری ڕوتەوە لە پشت سەریەوە ڕاوەستا بوو هیچ کەسی بەدەورەوە نەمابوو جا دەڵێ کتی بەنجی نەدڵی لای کوبابی دەخۆم زۆر لێهێشاوە با دڵی لای کوبابی دەتۆشم لێنێشی هەستا تو گەڕەوە بۆ کندای کوبابی دەخۆت تیاغا میرمەم هەر ڕاستی سمی مەڵاخی تۆی لێبێ دەبێت کە لێ من لێ بکەوی هەتا بەدارەتێکی وهای گاند بەنجینەی دڵی حاجز بوو گەڕایەوە چەند مودەتان میرەمەمیش ڕۆیشتە و جاگوتی یارانە منە و پیاوان بۆ گێڕایەوە خۆ من هەر زاریشم بۆندەکا بەتانێ بە تاقی تەنێ بەڕێدا بڕۆم ئایەک نووسنا شێرە ئەژدیهایە وەڵایی دەگەڕێمەوە دەڵێ بەنجینەش چەند مودەتان ڕۆی لە پاشانتی جا من بە چاوڕەکان بچمەوە وەکمرایەن پاشا هێمنێ بڵێ کوڕی تۆم بەجێشتووە وەڵایی دەگەڕێمەوە دەڵێ گەڕانەوە هەردووکیان لەڕێ تێکەڵەن گوتنەوە ئەو جاگە تەماشایان کرد مێرگ و مێرخوزارێک دیار بوو حەوز و ئاوێکی لێبوو بیەکی لێبوو پیرێکی اختیاری لێدانیش بوو کتیان بابچین لەسەر ئەو حەوز و کانیەی بۆ خۆن ئیسراحەتێکی بکەین و وەڵاخن شتێک بخۆن و ئەو دەمی سوار دەبین دەڕۆین ئەگەر چون پیرێکی اختیاری لێدانی بوو سەلامیان لە پیری اختیار کرد و دابەزین ئەگەر دابەزین ئاغا میرەمەمی بانگی بەنجینەی هێشت ئەوە ئاغا میرەمەم مەگەردا دەبەزی دەیگوت بەنجینە دەوای بەنجی ویەنە ڕەنجینە دەگەڕەبی لە قەوەتی ئاغا خۆتکەویوینە دەست و برقۆبسەی دە پاشکۆی دە هەگبان دەترازی ویەنینە هەرچی خوداداوە بەم و پیری من بە مادەکی بهیوینە ئەوە پیری من بە مەڵابارەکەم دەی فەرمی ڕۆڵە نەفسانی نیم ڕەفحانی بێنیمە ئەمن کارێکم بۆ خواردنی ئامادەمیان نینە دەیگوت و خواگە پێم نەڵێ تۆم زەیانە هەباوەسی ئەلیاسیانە خەدەری دای فەرمو ڕۆڵە زەرن بە خەڵەت نەچێ من نەهەمزەم نەهەباوە ئاسم ئەلیاسنیم و خەدەرم لە موزینوان قەڵەوەرم لەگەلێک بارکەوتەیدەوە کە تۆ خۆی حازرێ جا دەڵێ فەرمووی هەڵستان دەستیان زیارەت کرد و فەرمووی دڵی دایک و بابان و زۆر لێشاوە ئەو مەرامی ئەوەی لێ دەگەڕن بە قسێ مامی خۆ بکەن ئەوێ سەفەرەوە گەڕنەوە بەدواوە ئیشاڵە مەقسوودیش و حاصل دەبێ دەڵێ میرەمەمی کوتی بەو خودای عەرز و ئاسمانی داناون ئەو سەری هەڵم گرتووە تا یارێ خۆم نەبینم بە چاوە ناگەڕێمەوە بەدواوە فەرمووی بەخوای سوێندێکی گەورە و لەذەت خوارد فەرمووی هەڵستە بەدەنی خۆ و وەڵاخام شۆن جا دەڵێ هەڵستان وەڵاخیان شتن بەدەنی خۆیان شڵت و شۆ کرد وا دەڵێن پیلی میرەمەمی گرتۆ بەر سوورکێ زێڕانی ناوە لەسەردا بەدەنی بۆ بە زێر کەفت پیلی بەنجینەشی گرتۆ بەر سوورکێ زێوانی ناوە بەدەنیش لەسەردا بوو بە زێو کەفت جا دەڵێن بەدەستی مبارەکی سێ چوار مەستی پێڵ پڕژاندون فەرمێتی چونکە پێی دەڵێ بەنجینەدا جوان بێ فەرمووی چ مەقسوودێک کوێ لێم بخوازن هێندی لەسەرەوە مەحتەل بووم هەتا تێدەبوو هەر چوار قوڕنی دنیام بپشکنیە جا دەڵێ لەوێ ڕۆژێشەوە بگە خاتوزینیان بۆ کناغا میرەمەمی هێنابوو تا ئەوێ ڕۆژەکە بە خزمەت حەزرەتی خدر گەیشتون وا دەڵێن حەوت مانگ بۆ یەک ڕۆژی کەم و زیاد نەبووە ئەوێ ڕۆژێکە خاتوزینیش چۆ بۆ سزیرە بۆتیان حەوت ڕێی دەچوونێ سزیرە بۆتیان هەر ڕێ جوتێرێکی لێدا نابوون بۆ خاتریەوەی ئاغا میرەمەم هەر وەختی ئەگەر هات نەشارەزا و نابەڵەدا دا ئێروەوە دەرکاو دەرکێ نەپشکنی بێنن بۆ ماڵێوان یاو جادەکە فەرمووی چ مەقسوودێک وێ لێم بخوازن کیان هەر ئەوە ڕێ دوورن بۆ نزیکا هیچ مەقسوودی دیکەن نین فەرمووی سوار بن و چاو لەسەرێک نین جادەکە ئاغا میرەمەم و بەنجینانەمەگەل لە پیری منبارەکیان دەخواستەوە خوا حافیزە و ماڵی ئاوایەکی بەهیمەتە
ئەوە ڕێحەوە ماوانگان دەبوو زۆر نەچوو لە جوتێری خاتوزینیان دەکردەوە خوددا بەقەوەتە ئاردەڵە هەر وەختان یەکێگە لە پیری منبارەکیان دەخواستەوە خوا عافیزە و ماڵی ئەوە گەچاویان ئەمدەنان ڕێحەوت مانگان دەبوو لە زووتێری خاتوزینیان دەکردەوە وەنی سڵاوە جاوجامادەکانم بەنجی نەم دەبوو وەی جوتیارە جوتی دەکاتەوە لە دەمی و لە دێمەکان ئاواری ئەمن بیستمە دەکەتوباندا بە نێوانە حەو ساڵان لێرە ساڵێکی بەفر و بارانی لێنابەم ماری خۆ من نازانمەوە جوتە جوتی کوێ جوتی چە عەرزیە و چمەکەوانی ئای دەنگ و جوتیان ڕێ جوتی دەکاتەوە بە گاجوت و گاڕەشانە ئەتۆ زمانە دەزاری داڕق نەبوو لە سەرێکی هۆیانە بێنی نەوی خودای و لەسەری هۆیانی بێنی نەوی پێغەمبەرە بۆمانە ئەمن نازانمە جوتە جوتی کوێ جوتی چی حەرجە چێمەکەوانە ئەو جاجوتیاریم دەگوت دەگەڕەبی بەنۆکەری ئەو تانج و تۆمار و پڕ و توڕڕی پاشات یەدەبە مەگەل لەسەر سەروشانی لە خۆدا دەمە ئەوە نازانی جوتێری خاتوزینێ ئەو ڕۆحەوت مانگیتەوە وە لێرە لەسەر ڕێتۆ دەمادەناوە بەڵام من تەعەجوبێکی دەبینم چ لەشکری دەگەورت بزورگت نابینمەوە بەدوە ئازادەکان ئاغامی لەمە من دەگوت بەنجینە دەوای بەنجینە ڕەنجینە ئاگە دەزانی جوتەری خاتوزینێ کوزێکی لیران لە بیاتی تۆوی لە بۆ خەڵی بچینە دارێک بوو بە قوربانە بم هەرچێکی بەخشیشی دەمدەنێ لێم بڵاو مەکەن بۆم تێکەن و دابڕۆمی بە عەجەلە مژدەی دەبەمەوە بۆ خاتوزینێ دەڵێن نەگوتی گازوو تامەرەڵدا دەکەم و نە هیچ ئاگای لە هیچ بوو نەگوتی ڕێ و بێرەدا و ئیدی هەر ئەوەندە بوو بەخشیشی لەوان وەرگرت و بەرەو شار ڕۆیشت ئەوانی شەگا ئەو ڕۆیی ئاموریان هەڵکێشاوە سەر قۆپۆبەی نیریان هاویشت و گازوتیان بەدا بەسەراوی لێ خوڵین وە نێو شاری ئەگە بەڕووی شاری راکەوتن ئەو لیباسی ئەوێ شێ دەبەر خاتوزینێ بوو ئەو لیباسە دەبەر ژنێکێ بوو لەسەر کورسێکی جاهێر بەندانیش بوو کوێنیان دەکرد دەڵێ ئەگە میرەمەمی چای پێکەوتی بەنجینەوە یارم نە کوتی قوربانەوە یارە تۆ نەوتی نەخەیر یارم نە دەڵێ جڵەیان هەڵەنگاتەوە بەنجینەی بەندێکی هاویشتێ ئاری جازادەکان ئەوە بەنجی بینەم دەگوت وەی گازر کوتێ گازری دەوەشێنی ئەتو گوارە و کرمەکانت لە خۆڕا دەژێنی ئەوە نازانوانی ئەگەر ئاغامی دەمەمی ئاغای من ئەتو بە یارێ خۆم دەشو بێوێنی دەیگودایە من قاتی بەیار نیم و قاتیشی بەیار ناوە بم ئەمن کۆترێکی سەرباڵ بە شۆڕاوە بم و قەتی لە بۆ کەوینی و قەتقەتی لە بۆ کەوی ناوابم ئەگە نازاوانی یارێوی سەپێسێنێوە سەپێسێنێ سەر لکانە ئای بەرخە کۆرپە لە پێشمێگە لەوانەگە نازانی خاتوزینە خوشیە میرزێندینی میراودەلانە ئەوە دەڕوانی سالەوان پەنجەران و لەوان حەنوسیان هاوانە دەیگوت دەگەڕەبی جوتە سووارێ چەند و لێ جوانن لە چاوی پیس بە دوور بن چەند و لێ جوانن شاش و پەڕ لەگەڵ گورز و مەتاڵی دەگەڕەبی ئەو مەقسوودێت و لێ دەگەڕێ مەقسوود و حاصل بێ بەڵا پێ ناداری بێ ڕۆژ بازاری قیامەتێ ئاگە مەقسوودێ خۆت حاصل بوو ئەوێش نەخوا مازی لە بۆ ئاواڵی جا دەڵێ بانگیان هێشت گوتیان وەرە بۆ ئێرە دەڵێ گەهات لێیان پرسی گوتیان ئەمە شارەزانین لەو شارەیدا بچینە میوانی کێبن کێ من لەوەدا ناگەم ناخواوە چکارن و مەرام و چییە ئەگەر مەقسوود و پڵاو و گۆشت خواردنا دەوێ بچنە ماڵی میرزێندینی ئەگەر مەقسوود و پشت و قەوەتە دە بچنە ماڵە قەلە تاجدینی ئەگەر مەرام و مەقسوودی شوێ دە بچنە ماڵە بەکراهەکتی بەکراغە بابی منە جادە لە گوتیانە من لە بۆ شەڕ و شۆڵێ هاتوین نەبۆ پڵاو و گۆشت خواردنێ هاتوین ئەمە مەرام و مەقسوودن هەیە جاکتی لەبێ دەگەڵە من بێن وە پێشیان کەوت بۆ ماڵێ ئەگە چۆ بۆ ماڵێ وەسەرکەوت ئەوانیش لە دەرکی عەسارێ ڕاوەستا بوون کوتی بابە وەرە دەرە جوتە سوارێکن میوانە ئێستا ئەوەتی دنیاە هیچ چاوێکی جوانی لەوا بۆ شناغی نەدیون ئەوانیش لە دەرکی عەسارێ ڕاوەستا وتی بڕۆ قۆنەما کەرێ
هەر فرسە ڕۆمیەکیەکە دیت لەولا ڕاهات دەڵێی کەس جوانی وانی لێوە خوازای نەخواستی سەگ بابێکن لە برسانیان لاداوە ئەوانی شەگە جوان لەوێ قسێ بوو سوک زڵەویان بادایەوە و لە عەسارە ئێستا نەڕۆیش بوونە دەرێ بە کراغا هاتە دەرێ گوتی سوار مەڕۆن بێ دەرکم مەکەن کوڕە سوارە من کردومەوە نەیکەن پیان بڕۆ تۆ خۆت هەیە تا دەرکرد ببێ تی سوورەی چاومەستە مەگەڕێەوە شەرت بێ یەک شەقلی لەبەری پێی دەم لە پشتی پێت سەرکە جا دەڵێ ئەوان ڕۆیشتن بە پرسیار و بژوار پرسیان لە ماڵە قەلە تاژدین ئاغادا خوا لەکوێ و لەکوێنێ دەڵێ هەتا گەیشتنەوێ ئەگە چوون قەلە تاژدین ئاغاش دوو میوانی هەبوون یەکیان نێوی حرفۆ بوو یەکیان نێوی چەکۆ بوو داوخوازی خاتوزینە بوون و میوانی قەلە تاژدینیش بوون لە ماڵێ نەبوون لە ئیسراعەتی بوون خاتو نەستیش کە خوشکێ میرزێندین و خاتوزینان بوو دەباخەلە قەلە تاژدینیدا بوو مەمکی دەدا بە کوڕی گوتیان میوان و هاتنەگە هاتە دەرێ لە باخەڵێ یەن لە باخەرێ خۆ خورد نەبووە مەمکی خۆی لە باخەڵە ناویش بۆ مەمکی دەدا بە کوڕی دەڵێ ها پیلی ئاغا میرەمەمی گر ئەو دەمی قاعیدەوا بۆ گە پیلی دەگرن ئەنجا لە سەرزینی باتە خوارێ ئەگە ئەوای تەماشا کرد چایی بە سنگ و بەرەوکی لە خاتونە وەکەوت دەڵێ بێهۆشێکی بەسەردات نەیەش دەگە خاتونە سێ کەسی لێ حاڵی ببێ بەردێ ژوورێ بانگی نەشەوجا لە حەسارەدا دەستی بە وەڵاغیێڕانێ کرد خەبەریاندا قەلە تاژدین ئاغای وەرەوە میوان تاتن ئەگە قەلە تاژدین هاتەوە تەماشای کرد ئەو سوارە ئەو پیاوە گەوا وەڵاخان لە گەڕی پێی حەجا بوو چونکی قەتی شتیوان نەدی بوو ئاریجا ئەوە قەلە تاژدینە مەگە دەهاواتەوە دەیگوت وە سوارەکەی نیوەت لە زێوی و نێوە ڕەوە ئاواستن لە زێڕی ئەوە چ دەستور و قەڕەوان و نێکوەیە گەنۆکەل و لە ژوورە دابنیشی ئاغاو لە دەرێ وەڵاخان بگێمێڕی ئازا بەنجینەم دەگوت لەو قەلە تاژدینەی کەوڵسوورە کوڕەزانت بە خەڵەت نەچی بۆ خۆم نۆکەرم ئاغاشمەوە لە ژوورە هەر لە نەکنەمەشەیە ئەو دەمابوو ئەو دەستورە جا دەڵێ کوتی ماڵت خراپێگە تو بۆ خۆی وابێ دەبێ ئاغادی چۆن بێ جا دەڵێ گە چۆ ژوورێ وەکو چراکێ لێ هەڵکەی ئاوا شۆقیدا بوو چۆنێکی کە قاعیدە وصولی پیاوانە بوو بە خێرەزنیان کرد و پێی خۆشحاڵ بوون چەند مدەتان کە لەوێ مایەوە ئەوجا بە کراغاش هەینای کاغەزێکی بە فزولی نوویسی دەزانم ئاغا میرەمەم ئەوگەر لە مەملەکەتێ من ڕاهاتووی وەپەریان هەیناویانە خاتوزین چاوت پێکەوتۆ و قەول و قەرار و کردوون و ئەتۆ لەسەر پەیمانی خۆت هاتووی بۆ ئێرە ئەمە ئەگە هەیناویانەتەوە باەکی ئاسمانی لێداوە گول و دووزان بووە لەو دەمیەوە چەند جاران کێ لە هەموو کەس پیس دووبێ لە زەترا پێشکێشی کردو ئاغا میرزێندینی قاعیدەی خۆی ئەوەیە گە کەسێکی چۆ مەزریسێ دەڵێ گوڵێکم لە باغیدا پێشکێشم کردی خەڵکیش نازانی ئەگەر سەراورەیە دێت دەستوێەوە ئێستاشە من نسیحەتت دەکەم ئەگە چویە مەجلیسی دەڵێ گوڵێکم لە باغیدا پێشکێشم کردی کوڕە نەچی قبوڵی کەی ئەمنەوە نسیحەتت دەکەم لە پاشان نەڵێی کەس نەبوو دۆستم بێ تازە چت پێ ناکرێ ئەگەر داییەی قبوڵت کرد تازە لێ خەت نابێتەوە ئەو کاغەزەی نووسی ئەوجا پیرێژنێکیشی دێوەکتی هەر وەختێکی من ئەگە کارم پێ بووی 20 تومەنیت دەدەمێ لە فڵان قاپیە دەروازەی دانیشە پیاوێکە عاڵی وا و ڕەنگی واگەهان لەولاوە ئەو کاغەزەی بدە بەدەستێ ئەویشت بەخشیشێکی دەداتێ دەڵێ چەند ڕۆژان لەوێ مایەوە ئاخیر ڕۆژێکی میرزێندینی خەبەری نار پێی بڵێ بە قەلە تاژدینی بۆچی لە دیواخانەدارە دەکوتی عەرزی بکە ئیاغا میرزێندینی میوانن هەنوو بەوانەوە خۆشحاڵ بوون و لە خزمەتیاندام بۆیە نهاتوون بۆ کنەوی دەڵێ کوتی میوان خۆشەویستی خوا میوانانیش دەگەڵ خۆ بێنی با بۆ خۆشی بێ وەختێکی ئەگە ئەوێ ڕۆژێزانی ئەو دەچن بۆیە پیرێژنەی نات بە کراغای لەسەر قاپیە دەرکەی دانیشت ئەگە هات لەولاوە کاغەزی دەستی میرەمەمی دەدەستی میرەمەمی ناو میرەمەمیش بەخشیشێکی بۆ پیرێژنێتی هاویشت و ڕۆیشت لا چەندی حرفۆی و چەکۆی و قەلە تاژدینی و بەنجینەی و ئەوانە گوتیان ئەوە چ بوو دەڵێ نیشانی کەسی نەدا ئەما قەلە تاژدین و ئەوانە کە ڕۆیشتن لە ڕێ حرفە و چەکۆیان گوتیان ئەگەر بێت و ئەوژ نەشاد درابێ بە مەمارەش کرابێ تازە بۆمە بوو بە خوشک ئەمە هەر پێشکێشی ئاغا میرەمەمی دەکەین لە قابیلی ئەوی دەبینین بۆمە نابێ بەڵا وەختێک یەگە چوون لە مەجلیسێ دانیشتن هەتا شل بوون قسان کردن و نانێ قاوەیەک شتێکیان خوارد و دوایێ میرزێندینی بانگی قەلە تاژدین هێشتی ئەو پیاوە لە مەملەکەتی ئێمە ڕاهاتووە چی پێشکێشکەم چاکە خۆ بۆ خۆ دەزانی لە سەروەت و ماڵی دنیای پەک ناکەوی و وەڵاخیشم لە ئێوی چاکتر نییە بڵێم پێشکێشی دەکەم کوتی قوربان گوڵێکت دە باغیدا پێشکێشی کە گوتی بۆ خۆت دەزانیە من چەند پاشازاد تابیل بوون و تەبعەتیم نەکردو و نەمداوە بە کەس ئەمما لەوی بە خەسار نازانم پێشکێشی دەکەم سێ دەفعانی گوت ئاغا میرەمەم گوڵێکم دە باغیدا پێشکێشم کردی
ئاغا میرەمەمی کتی قوربانەوە قبوڵم کرد و یۆم داوە هەرچەندی حرفۆی و چەکۆی و خەڵەتاژینی و بەنجینەوان یەکی گوتیان داوە قبوڵم کرد لە کەسی قبوڵ نەکرد پێشکەشی کرد و سەری کردەوە. ئەوجا هەڵستان هاتنەوە بۆ ماڵێک هاتنەوە لە ڕێ گوتیان بەدبەخە دەتوو لە چ دەگەڕێی لەڵێ کاغەزێ نادەوتی ئەو کاغەزەیەوە لە من کردوە جاکتیان بابەوە خەتی بەکراغا تازە هیچ هەزار هاوار بە پولێکە. ئەنجاوە وا دەڵێن ئاغا میرەمەم چەند ساڵێکان لەوێ ماوەتەوە لە پاشان شەوێکی ئەگە هەڵستاوە چاویشی بە وانەکی نەکەوتووە. ئەوجا فەوری ئەگەوان ڕۆیشتنەوە میرزێندینیش هاتەوە لە بۆ ماڵێ هەر لە بەری پیان ڕاتاتەوە قەسەری لە خوشکێ فکری خاتوزینە لێ پرسی کاکە تو چەند وەختە ناتوێەوە ئاکو ئەگەر هاتووشیەوە بۆ چێنە لە من دەڕوانی عیبم هەیە خوانە خواستەکی ئینشاڵڵا هیچ عیبت نییە بەڵا ئەو ڕۆکابراکی نەدی و نەناسی و سێ کەڵەتانم ئەتۆ پێشکەش کێشاوە تۆی لە من قبوڵ نەکردووە. گوتی قوربان بەوێ قسێمە تاسیرمە بە ئەو پیاوەکی زۆر نەجیب و خانەدانەوە دە مقابلیشدا هیچ چاکە و پیاوەتی دەرەقی تۆ نەکردوون ماڵی پێشکەشیش بە هەموو کەس قبوڵ ناکرێ لەبەر ئەوەی قسەکاییت پیاوەتی دەرەقی تۆ نەکردوون پێی کارێکی جوان بووە نەبووە ئەگە ئەمن لە تۆ قبوڵکە. بەڵێ دەوێ میرزێندینی تۆزێکی دڵاتەوە سەرخۆ و خاتوزینێش ئەگا فەورەنی دی ئەو خەبەرەی زانی ناردی چەند حەوزیان لە دەورەی ماڵێ بوون تێکڕاکی شوشێ خم یەگێڕان دەستی بە نان و چێشتێکی ناشیرن کرد. ئەوجا میرزێندینی خەبەری نار پێ بڵێ بە خوشکێ من چەند وەختە نان و چێشتیمەوە بوو ئێستا عیلەتی چێواوتی بەڵێ مەخسووری شێوە بوو خاتوزینێ گەر ئەو حەوزەی وا پیسکردن و نان و چێشتی ناپوختە کرد ئەگەر ئیزنی داچی و عەوزێ ماڵێ قەلەتاژدینی چاوی بە ئاغا میرەمەمی بکەوی. تی بەڵێ عەوزی لە دەورەی ماڵە خۆن زۆر پیس و بێلەزەت بوون دەستور بفەرمی عەوزەکەن خان بکرێنەوە و ئیجازەشن دا بچینە عەوزێ ماڵە خاتوونە سێ خوشکنی قەلەتاژدینی هەتا عەوزی لە خۆن چاک دەبنەوە نان و چێشتن چا دەبێت دەنەهاری وا دەبێت. تی بەڵێ ئیجازەیە بابچن بۆ عەوزێوان و دەستوریش دەدەم عەوزی لە خۆن خان بکرێنەوە. ئەوێ ڕۆژێژ میرزێندینی قەلەتاژدینی و میرزێندینی دەگەڵ میرەمەمی ئەوێ ڕۆژە قەلەتاژدینی و میرەمەمی سەرترنجێنیان دەکرد هەتا کوڵاوی سەریشی لە قەلەتاژدینی بردەوە ئاغا میرەمەمی دە وەختی لا خاتوزین هات لەولاوە بازێکی فەخفوری پێبوون و لە پشتیان ڕاهات جێگاکەی وا بوو دەچوو بۆ سەر حەوز دێوان کتی ئاغا میرەمەم جێرە جێی مەبارەک لە بازیان وەگۆڕین ئەگە جیان گۆڕینەوە میرەمەمی ئەوای سەرەو برچاوی بە خاتوزینێکەوت هەر بە دەستێکی دەستان تێدۆڕە. ئەو جاگوتی ئاغا قەلەتاژدین ئی من حەلەی نیازداینم لە خۆ نەماوە ژن خوشکت بێرە داهاتۆ چاوم پێکەوتووە ئێستا چاوم هیچ نابینن دەبێ ئیزنم دەن دەچن دوو قسانی لەگەڵ دەکەم لەسەر حەوزێ. جا دەڵێ گوتیان بەڵێ ئیزنت دەدەین فەقەت ئەگەر هات و بازی بەندێ قۆلی تێنا بە نیشانە ئەوە زۆر فەبیها ئەگەر نەتێنا لەسەر دەستی ئەو برادەدانە سەرت دەبڕیت بەڵێ کتی مستەوەجی بێ قسەم سەرم ببڕن. جا دەکا ئاغا میرەمەم هەڵستا ڕۆی بۆ سەر حەوزێ گەچوو خاتوزینەش هەر دەستی لە ئاوێ هەڵدەدان خۆی دەخافڵاند. جا دەکا ئاغا میرەمەم هەڵستا ڕۆی بۆ سەر حەوزێ گەچوو خاتوزینەش هەر دەستی لە ئاوێ هەڵدەدان خۆی دەخافڵاند. ئاغا میرەمەمە دەچوو لە سەر حەوزێ لە خاتوزینە دەکردەوە سەڵام ئەوە خاتوزینم کەسی لێ حاڵی نەدەبوو داخواوە حەلێکی سەلاوە ئامامەی دەداوە. ئەوجا ئاغا میرەمەمیم گەلێکی دڵ بەخۆ دەمەن دەیگوت ئاغا میرەمەمیم دەگوت دەمن مەجەلم دەگەنێ بە ئای بەچ مەجەلی نوێژی دە سوبحاوانی سەر کۆڵمە دەخات و زێ بە من بمێن و گەلێک بە من جوانتر لە کوڵ و کۆڵی دەنیساو ئەوانێ سەد بریا بەبری دە خودای بووی لەمەوادە منە و تاسو تەبەقەبا ئەگە خاتوزینێ بەلەندێکی شیرین لێنە ئەمەوە سەرە بە حەڵێ ئەوە کاوانێ ئای مەجەلم دەگەنێ بەچ مەجەلی نوێژی دە چێشتەنگاوێ سەر کۆڵمەی دە خاتوزینێ بە من بمێنن و هەر بە گەزینکی دەهاتاوێ سەد بری بەبری لە خودای بووینانە ئەمنە و تاسو تەبەقەبام ئەگە خاتوزینێ دێنامەوە سەرەوە حەوزێ ئەوێ ئاواوێ ئاینی مەجەلم دەگەنێ بەچ مەجەلی نوێژی دەنی و ڕۆوێ سەر کۆڵمەی دە خاتوزینێ بە من جوانتن و سەد جار بە من بمێنن بە کوڵ و کۆڵی دەهێرەمۆیێ سەد بری بەبری لە خودای بوویلارە ئەمنە و تاسو تەبەقەبە مەگە خاتوزینێ دەنامەوە سەرەوە حەڵێ ئەوە جۆمۆیێ
عيني ما زلم دقاني بس ما زلني جيد الشيوان صار كل ما دخات وزينة بمن بمن بكلوشي دسيوان صاد بري ببري لخدار بيا من الدسر وشدبا ما قهض وشام نكوتم لسر قريد الليوان عيني ما زلم دقاني بس ما زلني جيد خوتني صار كل ما دخات وزينة بمن جوان ترنو صد زار بمن بمين بكلوكم والله دسوسني صاد بري ببري لخدار بيا ووالا آمن الدسر وشد ودرقل يبا ما قردني وشد على سرسرين يقلك وتم لسر قريد قردني او يستا خاتو زيني هيش قصينا ذكرنا وزار لك جوابي دا ودا قد ويلا ودا ويلا خو بخوا قصيدتهم قلق لرسكي دا بزن قلان ايدا زورن بلان بعضي كان اخنو بعضي كان خفتن بعضي كيشان عنا صورن اي لا ودا ولا هر کس يقسب آغا من ضلي إذا كازباني دا باشا سنة رادر ديمين هر حرفهم نبودا من حرفهم هر وقت بدانكي بسروم هر کس يقسب ميواني من ضلي من دا باشا سنة رما دا قروبوما مانا جادره اگر وانگو دیدی هیچ کسیک تاقمه میرزیندینی کس نوه تکانه بخوا پیلی میرمم یانگرتو هلستان رویش نوه انجا اگر رویش نوه او جا بکراغایف تیگه بخصی من کن امن کاری کی ورکم آغا میرممی دفوتینم کسیش بکس نزانی اما با انشاء ده بواندانک تی چون ده بکتی بله هر روز زندانه کی لدری شاری حل خنا چلگس قول بی و چلگس پان بی او جا دکا امن دکاوم ده بینوه دلیم بینن آغا میرممی خاتوزینه لما دکین اما قولی کن هیا ده بی بکاری کی واده بی اما ما خرجك نيا كم صار نسنا بياوي لوشن رشيد تل ودسناك وند بي او خرجن بوبستين اواني دزان لبر خاطري ميرممي هاج كاري بياملم اقدري اغا ميرممي بينجامغا او كاري دكن بلك اجازه چاكا انجا دله هلستا كود بينيان وهنا خاتوزين الى اغا ميرممي مالك البلافتي ده بقولك ان قال كان خرجك نيا ده او خرجن بوبستين بيامل بچاوات بلا جادله هتا دا قلیان رویشتن خواه انصاص کرد بو سر خرجه برونو حرفو چکو و قلتاجدین و میردین و بنجینا بکر قاشان دا قل روی تا دری شاری لدری شاری لغی بکر آقایفتی پیویست نی آقا میره من بی باو لکن دزگیران خوی بی وقتی که اگر هاتیش نو ایشالله لوی سفر من جکتر شو پیدا چی اگر هاتنو بتقید هولو زر بوی دا جوزینه و چند وقتان پی خوش بولیره بی او دا اردوشی لقل دا بینو دا چینو دا بینو مملکت یمنه که زور چاکه بله لوی دا قران خواره بقراغ شاری دا هاتن او وانزانی ولا نو شاری اقدر وا اگه هاتنا گتیان بابا خواه دا که آقا میره ممی دلی بوخسی خوش دا با اولی رکانه لکن دست گیرانی خوی بی اوان بجمانو اوانی دیکش رویشتن حرفو چکو قلتاجدین و بنجینه رویشتن بو سر خرج خیالی بله وقتی که بقراغ شاری دا هاتنا خواره هاتن کیان زندانه کن هیل باچین تماشای کین دلگه چون لسر زندانه تماشا کردن لنوان بکراغا میر زندان میر من پالیا پیونا دا زندانه انهاویشت تاجیه کی دا قلبو تاجیه کی آگای لیبو چند مدت پی وخران بیر شوک مانجک پی وخرابون روژه کی خاتوزین گاهات دن تماشای تاجیه آگا میر ممی کرد هندی کذبو دله و بقرواشان ولوکتی همو بیناموس و قابن البت او نانو پلاو گوشتی امن دودم بو تاجیه آگا میر ممی البت بو خوی دخون تیر نخون تیان خانم والله هر پلاو گوشتی تو داوین اما هر بو تاجیه ناوا اما تاجیه کلی رنانی ناخوا هر بوی دارن قپال پیرا دکاو دروا زاوتی بزانم من تجربه و دکم استا داخوا وایانا هارون استشوار کان یکرو کن بوی لسرنانی دارن داخوا وایانا دلګه استشوار کان یکرو کدن نه له پېش تاجیه اندانا لسرنانی قپالی پیدا کړو روی دلې اویشي ودو کو تعالی شاری شو درګه گیشت سر زندانه تاجیه کې به همو کیف خو سي زرا قلشکان دونانه کې دی هاویش او زازانیه گاغا میرم د زندان ده انجا او چوک نوانه که عاقل من بون دلکتی تکبیر و مصلحتی چکتیان بله تکبیر و مصلحتی اویا بینی او پیاوه زور دمه که د زندان ده چل شوه بینی چل کچی بینی هموی لیباسی رش بی کمن دامدارنو ده کمن دی هل بسنو بینه ولا جلا اما نابی اتا زحمه کی چایی بسوری بکی بقد پینس قرانیه کی بله زادله بکراغاش او خبره زانی او روژه اگر اوان او کومگان کردو چون
سلکیژی لەگەڵ خۆ بەرخات و زینێ و دەکەمەندانن هەڵبەست و هەینانەوە سەرزیندانێ سەری لە سەرڕانی خۆدانا ئاویش هێنای کچەکیە خۆی مەلەک ڕیحان لیباسێکی وەکو خاشخاشتێ سووری لەبەر کرد و گوتی ئەوە قۆڵی کچانە کەس ئیدە دڵناسکن هەلەگەوە نێویان کەوتی شەقێکی بێوەڵدە و پاڵێکی بێوەنە و چاپۆکێکی بێوەدا دەبڵاوی دەکەن هەموو ڕۆژێ بڵێن مەیە مەیە هەتا نەچێ سەرسەری میرەمەمی نەگەڕێەوە ئەگە گەیشتە سەرسەری فەورەن لەوێ چاوی پێ بکەوی حمری تەواو دەبێ دەڵێ ئەبە و دەستورەیە کراگە هات لەولاوە هات چەندی ژنێویان پێدان و فایدەی نەبوو دەڵێ هاتە سەرسەری میرەمەمی ئەگەر میرەمەمی چاوی هەڵبرین چاوی پێکەوت و حمری تەواو بوو ئەو جا ئاغا میرەمەمیان هێنا تەسلیمی گۆڕستانیان کرد لە پاشان بۆ شەوێ دایدا بارانێکی کە هیچ کەسێک سانیەکی لە دەرێ نەدەژی دەڵێ خاتوزین چوو سەری خۆڕوت کرد و لەبەر چۆڕاوکێ بانە ڕاوەستا ئەو جا میرزێندون چوو کتووە کوتی خوشکێ ئەو پیاوە چۆتە جێگای حەقان ئەمە ماوی لە ناقان ئێستا پێویست نییە ئەتووا بکەیت گوتی کاکە ئەگەر ئیزنم دەدەی سپاینێ بچم بۆ سەر قەبری میرەمەمی ئەوا دەچمە ژوورێ ئەگەر ئیزنم نادەی قەیدە ناکا ڕوحێمیش لێ ئاغا میرەمەمی زیاتر نییە بە ئەمنیش بمرم دەڵێ کوتی بەڵێ ئەمە دەگەڵ خاڵی لەگەڵ بەکراغای دەچن بۆ ڕاو ڕاوەشکارێ ئەمما ئەتۆ تا لەسەر قەبرەکەی مەبا ئەگەمە ڕۆیشتینە تۆ شەڕۆ بۆ سەر قەبری تایەکی لەسەر قەبرەکەی بەو دوایە وەرەوە کوتی بەڵێ زۆر چاکە ئەوان سبحەینێ ئەوێ شێوە چۆ ژوورێ سبحەینێ ڕۆیشتن بۆ ڕایە و خاتوزینیش چوو بۆ سەر قەبری میرەمەمی کوتی خوایە ئەگەر بێت و بەلاقانی بشێلم دەڵێەوە پێلاقانم پێدادا ئەگەر بەدەستانی بشێلم دەڵێ چەمبۆڵانم لێ دەنێ دەڵێ هێنای بە ڕوومەتانی ئەو دیۆ ئەو قەبرە واشێ لایەوە هەتا ئاوەڕۆی لە هەر سوار دەورەی دەرکرد ئەوجا لە دوایە باوەشی لە کێلێوە لە ناوتیا ڕەبی خدا ئەگەر ڕوح من بە پاکی داوە ئەمن لێ لە ڕەخکە بەوێ کێلێمەوە ڕەخکەی و بمرێنی بەڵێ جا دەڵێ ئەوێش حەمری تەواو بوو ئێوارێ بەکراغا و ئەو ئەگە هاتنەوە لە ڕاوێ ئەگەر تەماشای کردەوە لەوێ بەکرایەکی بڕوانە قۆڵەما کرد چاوت لێ ئەوە لەوێش شەوێش ناتەوە کتی خاڵە ئەگەر بە قادەکەی ئەمن خوشکێ من نەماوە کوڕەکتی چ نەماوە ئەوە نییە لەوێ دانیشتووە دەڵێ گە ناردیانتیان بابە نەماوە ئەو جاگە چوون بۆ سەر قەبران تەسلیم بە خاکێکن بەکرایەک بوت نابێت لە قەبچی ئاغا میرەمەمی بنێژن دەڵێ هەر چەندێگە لە میرەمەمی وەدور دەکەوتن ئەوەندی قوڵنگان لێدان وەکو قوڵنگەی لە شاخی لە یەک پرچکیان گڵ بۆ پەیدا دەبوو گەداتن لە قەبرن تەنەشتێ ئاغا میرەمەمیشیان جێبۆڵ دەقەن جێەکەی وەکو لە کای هەڵقەنی ئیوا بوو ئەو جا مەجبور هاتن لە تەنەشتی ئاغا میرەمەمیان جێ بۆ چاکرد ئەگەر جیان بۆ چاکرد هەینان ئەر دەکەم تەسلیم بە خاکیان کرد و کیان یاڵا بابڕۆین تەقەشتێک لە قەبرەکەی هات دەڵێ بەکرایەتی ئەوە خۆی دەپاڵ هاویشت بەڵێ جانان میرزێندین وتی بێنە قەبرەکەی هەڵشتێونەوەدا خوای چۆنە دەڵێگا قەبرەکان هەڵپچکردەوە تەماشان کرد لە پشتێن دێبەرەژێر هەر کەسە دە قەبری خۆدا بوون لە پشتێن دێبەرەژێر ڕوومەتیان لەسەر ڕوومەتی دێکتر ڕاوەستا بوون ئاڵەقیان زەنگوڵ لەسەر ڕوومەتان بوو دەڵێ قەبرەکان داپۆشیەوە تی خاڵین بۆ بگەنجاوەری گەڕانێ بە خەنجەران تیکەی خەنجەرانیان کرد دڵۆ پێک خوێن لە نوکی خەنجەرێکی هەڵچۆڕایەوە چۆن ێوانێ هەردووکانیان بوو بە چەقڵ ئێستا دەڵێن چەقڵێمە موزینان هەموو ساڵان سێ چوار جاری هەڵدەقەن و هەرشین دەبێتەوە ئەوجا بینە سەرکاری بەنجینێگە هاتەوە لە خۆشی لەوەی کە ئاغای ئەوجا بە مرادەکە دەستی بە ڕمبازیان کرد ئاری زازادە کە بەنجینە مەگە دەستی دەکردەوە بە تەقلە و ڕمبازیان ئەو خاتونە سێ دەبوون بە سۆم ئاوارەکەنی ئەوە بە وەڵاخی خۆی دەکاتەوە تەقلە و ڕمبازیان ئات و نازانی ئاغا میرەمەمی ئاغات و ئەو ڕۆکانانە چرشەوە هاوی توان تۆ چی چاڵ هەڵە دەگەڵ زیندانەوانە ئایدە گوسوان ئەوارەکەی بە وەڵاخی خۆ دەکاتەوە هارە بەتەوە ئەوانێ ئات و نازانی ئاغا میرەمەمی توانەوە چرشەوە هاویش تۆتەوە چاڵ هەڵێ دەگەڵە بێ زیندانانێ جادەڵێ ئاغا بەنجینەش لەگە گوێ لێ قسێ بوو لە وەڵاخی لە تاو هەیبەتان گلا ئەو جاگەوەش خواتەوە گوتی ئەمنەوە دەڕۆمەوە بۆ مملەکەتی ئێمەنێ بەڵا برایم پاشا لەو کوڕی خۆش نابێ هەرچی تاقمەی میرزێندینە دەڵێ هەرچی تاقمەی قەلەتاژدینە دەبێت شەوێت لا باسێنن جادەڵێ هاتەوە بۆ وڵاتی ئێمەنێ ئەگە هاتەوە ئۆردوکەشیان کردوا دەڵێن چوونە سزیرێ و بۆتیان هەرچی تاقمەی میرزێندینی بۆ نێر و مێوی بەدەستیان کەوە بێ کوشتوانە خاکیان دەتولەتبان ڕاهینایەوە میل بە سەلامەتیەوە هاتمەوە لەولاوە